چوارەم مەجای کتێب چاپکردن. یەکەم کۆپیکردنەوەی کتێب ئێمە طبعاً لە پێش 2 ساڵ و نیو لەمە و پێشا کە دەستمان پێکرد زۆر زەحمەت بوو ئەو کاتی کەوتم نەپارەمان هەبوو نەخەڵکیش نزیکمانە کەوتەوە زۆر زەحمەت بوو کتێب بێرین چاپ بکەین تەنانەت دارنەشری تەفسیر خۆش زایان بداتەوە هەوڵیاندا هەر کتێبە پێشوەکان کە چاپیان کردبوو پارتی تاغوت نەیهێش چاپیکەنەوە کتێبی نوێژەکە نەمانتوانی لە هەولێر چاپیکەین برایەتی دینی نەمانتوانی چاپیان بکەینەوە هەندێک لەو کتێبانە طبعا لەبەرە بیرمان لێ کردوتمان نا لەم مەرحەلەیە زەحمەتە کتێب چاپکردن بۆ ئەوانەی دەرەوە ئاسانە چونکە ئێمە فێربوو بوون لە چین لە لوبناان لە میسر لە تورکیا لەوانە فێر بوون کتێبمان چاپە کردو بە ئاسان دێتەوە بۆ ئەوروپا و منەتیتیانی ئەوەش سبحان الله کابراایکی سۆمالی بۆمان پیا بخوای گەورە نردی وتی وەڵام من لە ئۆسلۆ بووم و شێخە ناسم و شێخی ئێمەشە و ئێمە مادام کتێبی ئەوە من هەرچم بۆ میسر چاپیەکەم لێ خواش زای بە خێری بداتەوە ئەو هەموو خزمەتە گەورەیە کە ئەو کاک ئاوات کردیان کاکزانە خواش زای بداتەوە ئیشەکانی تەرتیبە کرد و دوای دیزاینکردن لەلایەن ئەو برا بەڕێزەوە ئێمە ئەماندا بە کابرای سۆمالی لەگەڵ 2000 پاوەن ئەو خۆی ئەڕۆژ بۆ میسر چاپی شێ کرد و 1000 نسخە ئیهێنایە بۆ لەندەن باج و گومرگ و مەسایلەکانیشی لێ ئەدا و تەسلیمیە کردینەوە کاکاواتیش تەوزیعیە کرد یعنی شتێکی زۆر گەورە و کابراایکی سۆمالی لەو گۆڕە بۆمان پیا بۆ خزمەتە گەورەشی کرد هی ئەم برا بەڕێزانش خواش زایان بداتەوە کە زانیمان ئێمە پێمان چاپ ناکرێت جیازێکی کۆپیمان کرد جیازێکی کۆپیمان کڕی وردەورتوتمان باشە هەر تەلەبەکانی دەوروبەری خۆمان یەکەم جار بیستن 20 دانە کۆپیەکەین و امتحانی تیابدەن لەسەر وەرەقە چونکە هەندێکیانیان و لە مۆبایلە ئیزعاجین و ناتوانین و ئەوانە باش وردەوردە ئەم کۆپیەمانەوە بڵاو کردەوە برایەکی بەڕێزمان لێ پیا بخواش زای بە خێری بداتەوە وتی وەڵا کاکە من ئامادەم هەموو مانگێک جیازێکی کۆپیتان بۆوە کرد وتمان ئاخریمان بە 470 دلار کڕیومانە لەگەڵ مەقەست و دەرزی و ئەمان تی من 470 کە ئەدەم مانگان خواش زای بە خێری بداتەوە 470 دا ئەم جارە دانیشەمان کڕی بۆ ئەم شار بۆ ئەو شار بۆ ئەو شارچکە بۆ ئەو جێگا بۆ ئەو ڕێگا وردەوردە لە جیاتی ئەوەی کە بۆمان چاپ بکەن لە چاپخانەیەک تەوە خۆمان کۆپیمانە کردو وەکو خۆی بڵاومانە کردەوە تەسەورکەن 2000 کتێبمان بە کۆپیکردن گەیاندە تەلەبەکانی خۆمان 2000 یعنی وەکو زمانی نەورەسی ڕەحمەتی خوای لێ بە کە کاتێک کتێبەکانیان چاپ ناکرد لە چاپخانە تەلەبەکانی ئایان نووسیەوە بە دەست و بڵاویانە کردەوە سەریعتر لە چاپ ئێمەش بە فەزڵی خوای گەورە گەیشتینە ئەو مەرحەلەیە و الحەمدلله ئەم مەرحەلەی کۆپیکردنەشمان تێپەڕانی دروای لێ هادێستا گەر بە برایەک بڵین دەو کتێبەمان بۆ کۆپی کەڵە دە ڕەحمەتان لێبێ با چاپیکەین لە لوبنان ئەجا ئێستا عومەر بەشیریش ڕووخاوە وەزعکە خراپتر بووە لێ برایەکی سوودانیشمان ناسی وڵە کاکە من لە سوودان بۆتان چاپەکەم بۆشتان دێنمە بۆ ئەوروپا ئەوەش ڕیشی سوتا و ئێمە توانین جگەرەی لێداگیرسین کوردواڵێ طبعا ئەوەش فەزلی خوای پەروەردگارە کە توانیمان لەو ماوەیە ئەو کتێبانەش دیسان بە فەزلی خوای گەورە تەوزیعکەین